سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەهۆی دووبارەی ژیانی ڕۆژانە کاتی ئەوە هاتووە وا بیرمان کردبێتەوە کە هەموو نوێ کارێکمان بینی بێت لە ژێر تیشکی خۆردا، بەڵام سەمەرەکان هەن کە بەزەبر گرنگی پێ نادرێت لە ژیانی مرۆڤایەتیماندا بوونی هەیە. بۆ نمونە لێرەدا هەندێک لە دەبۆڕی ئاوە سەمارەکانی جیهان باز دەکەین، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەکفرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. ئێستاش بادەست بکەین بە ڤیدیۆکەمان. یەکەم بۆڕی تەوالێتی لە کواغ دۆنغ لە چین کە سەمەرەترین پارچەی هونەری گشتیە کە گوزارشە دیوارێک دەکات کە درێژەکەی 100 مترە و بەرزیەکەی 5 متر دەبێت کە دیوارەکە ڕووپۆش کراوە بە زۆرەها تەوالێتی ڕەنگا و ڕەنگ و شێوە جیاواز و نامۆ کە لە پێشانگای چینی پۆرسلین لە ساڵی 2009 نمایشکرا لەلایەن داهێنەر چویۆنغ لەگەڵ هاوبەشەکەی بە ماوەی 2 مانگ ڕێخستنی دیوارەکەیان نەخشان. هەموو ئەم حەوزانە بەسراون بە بۆڕیەکەوە لە کاتیکردنەوەی ئاوەکەدا لە کاتێکی دیاریکرا و تافگەیەک پێک دەهێنن. دووەم نافورە لە ڕاستیدا شێوەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە کە ئاماژەیە بۆ 6 پەیکەری کەسێتی کە داپۆشراون بە پاشەڕۆی پیشەسازی کە هەر پەیکەرێک شێوەیەکی جیاوازی هەیە لە دەربڕینەکەی کە یەکێکان بۆن دەردەدات یاخود پاشەڕۆ فڕ دەدات یان دەڕشێتەوە. ئەم کارە هونەریە لە بیرۆکەی هونەرمەندی ئینگلیز کلاوز ویپەرە لە ساڵی 2006 تا ساڵی 2007 دروستکراوە کە ناونیشانی کارە هونەریەکە ئەو کەسانەی کە بەشداری نافوریەکانیان دەکەن لەگەڵ یەکتر. سێیەم پردی پامبوو نافورەکان بە ڕەنگی جیاوازن و ئەم نافورەیە درێژترین نافورەی جیهان نییە کە بە ڕەنگی پەلگەزێڕینە نەخشێنراوە کە دەکەوێتە سەر ڕووباری هان لە سیئۆل لە پایتەختی کۆریای باشوور کە بە درێژترین نافورەی تازەگەر ناسراوە لە جیهاندا کە 570 مترە و لە 10,000 لاوە ئاو دەزەقێنێت کە هەموو ڕۆژێک بۆ ماوەی 20 خولەک بە گڵۆپی ڕەنگ جیاواز و میوزیکی نایب نمایش دەکات کە لە شەواندا شێوازێکی سەرنجڕاکێش دەدات بە گەشتیاران. چوارەم نافورەی ئاڵوگۆڕ کە نافورەیەکی کانزایی زۆر مەزنە لەلایەن پەیکەرداش چیکی دەیڤد سێرنی دروستکراوە کە درێژەکەی 670 مترە و کێشی 4 دەتەن دەبێت و نزیکەی 420 پارچەی ڕۆحی کانزایی بەهێز و پتەوی تیادا بەکار هاتووە کە ژمێریارێک بەرپرسە لە جوڵەی ئەم نافورەیە کە لەسەر شێوەی سەری مرۆڤ دروستکراوە و بە شێوەی ئەندازەی سێیەکی دووری بە شێوەیەکی بازنەی دەجوڵێت و ئاوەکە لە دەمی پەیکەرەکەەوە دێتە دەرەوە. سمەرەی ئەم نافورە لەوەدایە کە وەک شێوەی کامێرایەک و ئاوێنەدانەوە وێنەی دەوروبەری و ژینگە دەچێتە سەری و شێوازێکی جوان دەبەخشێت. پێنجەم نافورەی ژێرەمەلا لە یەکێک لە ناوەندە بازرگانیەکان لە دووبەی لە ئیماڕاتی یەکگرتوو لە بەختێتی گەر هەر کەسێک ئەم نمایشە جوانە ببینێت کە لە شێوەی تافگەیەکە کە بەرزیەکەی 420 مترە و لە زەویشەوە بە هەمان شێوە 420 متر دەبێت بە قوڵی تافگەیەک دیارە کە خۆرلەی دەدات لە کاتی ڕۆژدا و نافورەکە لە شێوەی لولپێچدایە کەوا هەست دەکەی ژێرەمەلە دەکەن و خۆیان هەڵدەدەن لە بەرزترین تافگەوە. شەشەم نۆ نافورە فڕیوەکان لە دروستکراوی نەخشەکێشی یابانی ئیسارمۆ نوهۆچیە لە ساڵی 1970 کۆتایی هاتووە کە بە شێوازێکی ئەندازەی نۆ نافورەی هەڵواسراوی شێوە جیاواز کە وەک ئەوە وایە لە هەوادا بفڕن کە نەخشێنراوێکی هونەریە وەک چاوبەستێک وایە سەرنجڕاکێشی خۆی لەدەست نەداوە تەنانەت بە درێژایی ماوەی 40 ساڵ لە دروستکردنی. حوتەم نافورەی گێژاو پەیکەرتاشی بەناوبانگی بەریتانی ویلیام پی لە ساڵی 2000 هەستا بە نەخشە سازی لە پێش ئۆتێسی هامهۆڵ لە لەندەنی شانشینی یەکگرتوو کە ئاماژەیە بۆ لولەکێک بە شێوەیەکی ڕوون و دیار لە کنگچن لە کۆلۆرادۆ کە ئاوی ڕووپۆشکراوە بەهۆی پەستانی ماتۆڕێکی هەوایی بەهێزەوە وەزێگیرکراوە لە چەقەکەیدا بۆ بەردەوامی هاتوچۆیی ئاوەکە کە لە پارچەی کۆنی لولەکی دروستی کردووە. هەشتەم نافورەی بەلەمی بچووک کە سەیری دەکەی دوا دەزانیت بەلەمە کە نەخشە سازەکە زۆر بە جوانی نەخشاندوویەتی کە لە بۆشاییەکانیەوە ئاو دێتە خوارەوە کە دەکەوێتە ڤالانسیا لە ئیسپانیا بە نافورەی بەلەمی ئاوی ناوزەند کراوە لەلایەن گەشتیاران و خەڵکی ناوسەکەوە کە بە شێوەیەکی ئاسان و سادە دروست کراوە کە بە زەمسەرەکانی لاتەنیشتیەوە جێگیر کراوە. نۆیەم بۆڕی جادوویی
بۆ یەکەم جار بۆڕی جادووی لە ئیسپانیا کە سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا کە دواتر بە جیهاندا بڵاو بووە کە ئاماژەیە بۆ بۆڕێکی هەڵواسراو لە هەوادا کە ئەو بە بەردەوامی دێتە خوارەوە بەبێ ئەوەی لە هیچدایەکەوە بەسترا بێتەوە. فێڵەکە لەوێدایە کە بۆڕێکی ڕێکی ڕوون لەناو بەلوعەیەکی ئاودا جێگیرکراوە کە ئاوکە دەچێتە ناو بۆڕیەکەوە و دەگەڕێتەوە بە شێوەیەکی سحری و چاوبەستی. دەیەم دوانگەی ئاو هونەرمەندی ئەمریکی یوک ساکنا کە بەهرەمەندە لە دروستکردنی پەیکەرە نافورەی لە شێوەی مرۆڤ و ئاژەڵ کە ئەمە سەرنجی بینەر ڕادەکێشێت هەرچەندە کە هەمومان دەزانین کە شێوەی پەیکەریە و لە کانزا دروستکراوە بەڵام وەک پارچەیەکی هونەری نمایشکرا و دەردەکەوێت وەک پەیکەری ئەم خانما کە دەڕوانێتە ئاسمان و ئاوە کە بە شێوەی تافگەیەک لە ناو قژیەوە دێتە خوارەوە بۆ ناو ئاوەکە. بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. گەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێ ساڵایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا وە لە بیرشتان نەچێت بۆ بینینی بابەتی نابازەر لە کەناڵەکەمان ئەوە هەرێسا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکە چاڵاک بکەن و هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە تا ڤیدیۆکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.